بەپێی ئامارێک کە کابینەی نۆیەمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بڵاوی کردوتەوە، ئیدارەی سۆران لە ماوەی ئەم کابینەیەدا 338 پرۆژەی بۆ جێبەجێکراوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم پرۆژە و خزمەتگوزاری تێکەڵ کردووە و بۆ چاوبەستی هاوڵاتیان و ڕیکلامکردن بۆ خۆی خزمەتگوزاری سەرەتایی وەکو کۆنکرێتی چەنگەڕەکێک و قیرتاوکردنی چەند شەقامێک تەنانەت یاخود دانانی قەترەی ئاو بۆ داری سەرشەقامەکانیشی بە پرۆژە داناوە. لە کاتێکدا ئەمانە خزمەتگوزاری سادە و ئاسایین و ناکرێت حکوومەت بە پرۆژە بە خەڵکیان بفرۆشێتەوە. پێویست بوو هەڵی کار یاخود کۆمەڵێک پرۆژەی گەورەتر وەکو دامەزراندنی چەند کارخانەیە کە بتواندرێت لێرەدا خەڵکانێکی زۆر پێوە خەریک بکرێ و هەڵی کاری بۆ بکرێتەوە یاخود دامەزراندنی چەندان کەس لە دام و دەستگاکانی دەوڵەت بەڵام بەداخەوە باس لە کۆمەڵێک پرۆژەی گەورە ئەکرێت کە لە ئەرزی واقعدا هیچ نابیندرێ ئەگەر بەپێی ئەو داتایی کە دابەزێنراوە لە پێیج و ئەکاونتەکانی حکوومەت دەبێت ئێستا ئێمە زۆر لە پێش دووبەی و لە پێش وڵاتە پێشکەوتوەکانی تر بووینایە. ئەوەی کەوا ناوی لێنراوە پرۆژە ینی زۆر بە هەرکاری خزمەتگوزاریە کە بەداخەوە لەوەش نەقسمان هەیە گەر تەماشاکەی سەلا ڕێگا و بانە سەلا خزمەتگوزاریەکانی دیکە ئاوە کارەبایە هەر شتێک ئێستا ئەگەر ڕۆژێک با بڵێن گەشتیار بێت دەبین ڕێگاکان چۆن ینی قەرەباڵغی دروستە بێ ئاستەنگ بۆ خەڵک دروستە بێ کارەبا هەر تەماشاکەی ئەگەر ئێستا لە شارەکان هەتا حەدێک ڕەنگە مۆری داعیبەکەی شار بێتەوە بەڵام لە گوندەکان ئێستا خەڵک ینی بەو هاوینە بەو گەرمایە تەواو هەراسان بووە لە کێشەی ئاو هەیە گرفتی خزمەتگوزاری ینی سەرەتایی هەیە. جێبەجێکردنی پرۆژە دەبێت بوژانەوەی جێرخانی ئابووری و ڕەخساندنی هەلیکاری لێ بکەوێتەوە لە نمونەی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان و پرۆژەی گەورەی کارەبا و کارگەی بەرهەمی ناوخۆیی و بەنداوی گلدانەوەی ئاو کەچی دەبینین لەم کابینەیەدا لە سۆران نەک ئەمە نەکراوە بەڵکو شتی زۆر بچووک و خزمەتگوزاری ڕۆژانە وەک دەستکەوت بە چاوی خەڵکدا دەدرێتەوە. بەڕای من بەشی زۆری ئەوانەی کە بەناوی پرۆژەوە بازەکردن بە پرۆژیان نابینیم بەڵکو بە خزمەتگوزاریان دەبینیم بەرمونە خیرتاوکردنی گەڕێکێک یاخود نۆژەنکردنەوەی شەقامێکەوە کەی پرۆژەوە تەنیا خزمەتگوزارێکە کە ئەرچی ئیدارەی سەربەخۆ و مؤسساتی ئەو دەڤەرەیە کە شەقامێک یاخود شوێنێک یاخود بڵێن پرۆژەیەکی کە ئاوەڕۆیە ئەوانە خزمەتگوزاریەکن کە ناوی لێدێن پرۆژەی زەخم نابن بەڕای منەوە ئەوانە تەنیا خزمەتگوزارین کە بە ناوی پرۆژەوە ئیحلان کراوە. من دەستخۆشیان لە یەکەم لە هەندێک پرۆژیان کە قەتریان دانا و جادەی ناو سۆران و کۆڵانەکانی ناو شاری سۆرانیان قێر کردێ بەڵام ئەگەر بەگشتی تەماشا بکەین ئەمن ئەوانە بە پرۆژە نبینم چونکە ئەگەر تەماشای دەوروبەری سۆران کەی تا ئێستا کێشەی ئاو کارەبا هەر بەردەوامە زۆربەی گەڕەکان هەر ئاویان بۆ ناچی یان ئەوەتە کارەبان زەعیفە وەگەم خەڵکی گوندی مەلەکانم زۆربەی گوندی مەلەکان هەر چۆل بوو لەبەرەوەی قوتابخانەی لێ نییە جادەی قێر نییە ئەوە هەر نمونەکی سادەیە. ئیدارەی سۆران لەسەر ئاستی هەرێم و عێراق خاوەنی زۆرترین سەرچاوەی ئاوی سەرزەویە لە کانیا و ڕووبارەکان کەچی خاوەن بەنداوێکیش نییە ئەکرا حکوومەت پرۆژەی گەورە و کاریگەر بەرهەم بهێنێت. پرۆژەی بەنداوی بێخما کە لە ئیدارەی سۆرانە تاوەکو ئێستا هیچ هەوڵێک نییە بۆ دەستپێکردنەوەی کە لە ئەگەری تەواوکردنیدا بە یەکێک لە گەورەترین بەنداوەکانی عێراقدا دەنرا و لە توانایدا هەبوو 1500 میگاوات کارەبا بەرهەم بهێنێ. ئەمما جگەلەوەی لە ڕووی گەشتیاریەوە سوودی زۆری بە ناوچەکە دەگەیاند و هەولێریشی لە بێ ئاوی ڕزگار دەکرد. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.